سەر لە بەیانی 15/9/2015 یەکەم زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2015-2016 لە قوتابخانەی داریکەلی بنەڕەتی لە گوندی داریکەلی لێدرا و دەرگای خوێندنگا هەواڵاکرا بۆ خوێندکاران و قوتابیان. لە سەرەتادا بە هەڵکردنی ئاڵای کوردستان و وتنەوەی مارشی عێراقی بوو، بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەرانی پەروەردەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و مامۆستایان و قوتابیان و پیا و ماقوڵانی داریکەلی و میوانان وتاری یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن خوێندرایەوە و بەسەربەرزی بۆ شەهیدانی شەڕی دەستی داعش و خزمەتکردنی ڕۆڵەکانیان لا قوتابخانە و خوێندنگەکان زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا و سەرڕای ئەو بارەنە ئاسایی کە مامۆستایانی تێکەوتووە لە ڕووی داراییەوە، بەڵام بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی دووپاتی کردەوە کە پرشودرێژ دەبن بۆ ئەوەی خوێندن لەو قوتابخانە و خوێندنگەکان بەردەوام بێت و پەکی نەکەوێت. هەروەها پارێزگاری سلێمانی دکتۆر ئاسۆ فەرەیدون ئەوەشی پشتڕاست کردەوە کە کێشە دەبێت لە ڕووی سێدەوامیەوە، بەڵام هەوڵ دەدەن لەگەڵ پەروەردەی سلێمانیدا بۆ چارەسەرکردنی. ساڵی تازەی خوێندن لە هەموو لایەک پیرۆز، بەیانی هەموو بینەرانی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکان پیرۆز. لە پێش دەستپێکردنی ئەم ساڵدا لە ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەی بەردەوام بووین لەگەڵ بەڕێوەبەری گشتی و لەگەڵ بەڕێوەبەری ڕۆژاوا و ڕۆژ هەڵاتی سلەیمانی پەروەردە. باس لە کێش و گرفتەکان کراوە و ئامادەکردنی بۆ کراوە. من لێرەوە دیارە بەدڵنیاییەوە ئەڵێم ساڵێکە بێ ساڵێکی پڕ لە قەیران، پڕ لە قەیرانی دارایی سیاسی و ئابووریە، بەڵام دڵنیام بە هیمەتی ئەو مامۆستایانە و بە هاوکاری لەگەڵ ئەو پەروەردە و لەگەڵ بەندەیە دڵنیام دەتوانین ئەم ساڵ هاوشێوەی ساڵی ڕابردوو کە ساڵێکیش بوو دیسانەوە ساڵی قەیران بوو بتوانین تێپەڕین بە سەرکەوتوی. مامۆستا یەکەم جاری نییە، مامۆستا لە سەنگەری پێشمەرگەیە و لە خوێندنگەکانە لە کاتی شەڕی نابەرامبەر لەگەڵ حکوومەتی بەعسا خوێندنگەکانی خۆیانیان بەرنەداوە. پار بە هەمان شێوە مامۆستاکان بەردەوام بوون سەر ڕای نەبوونی موچە. دڵنیام ئەم ساڵیش کە لە هەستکردن بە مەسئولیەت بەرامبەر بە سەنگەری پێشمەرگە، چونکە ئەو سەنگەرانی کە بینن ئێستا مامۆستا و ڕۆڵی مامۆستا هیچی کەمتر نییە لە پێشمەرگە و پەروەردەکردنی چۆن مەسئولێک لە قاتعێکی عەسکەریە پەروەردەی پێشمەرگە ئەکا بۆ ئەوەی کە نیشتیمانی خۆی خۆش بێت و دیفاع لە خاکی خۆی بکە. بە هەمان شێوە مامۆستا لێرە پەروەردەی نەوەیەک دەکا کە بە خۆشەویستی بە جۆشی خۆشەویستی نیشتیمانە. لەبەرەوە بە هەمومانەوە دڵنیا بن لەوەی کە ئینشاڵڵا هەوڵ دەین کە ساڵی ئەم ساڵمان ساڵێکی بە باشی ببین بڕێوە و لێرەشەوە جاریش کە پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەم و دەستخۆشی لە ملایەک دەکەم. بیرۆکەی داریکەلی بۆ ئەوەیە کە داریکەلی یەکێکە لەو دێهاتانی کە خاوەنی مێژوویەکی پڕ لە سەروەریە، قوربانیەکی زۆریاوە. ئەم ساڵ وستمان لە دێهاتە لە بریشارە زەنجیەکەمی خوێندن لێ بدەین بە هاوکاری لەگەڵ برای خۆشەویستمان کاک دڵشاد بەڕێوەبەری گشتی دکمان خاوەنی بیرۆکەکە بووین و بڕیارمان لەسەردا و دەستخۆشیش لە هەموو لایەکەم بۆ ئەو مەراسیمەنی کە تا ئێستا ئامادەیان کردبوو. کێشەمان ئەبێت لەگەڵ مامۆستا دڵشادا قسەمان کردووە، هەندێک ئیجراعات وەرگیراوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو سێدەوامی چارەسەر بکرێ. بەداخەوە ئێمە ئەم ساڵ وەکو ساڵانی پێشووتری توانای دروستکردنی قوتابخانەمان نییە، لەگەڵەوەش کە چەندین قوتابخانەیە لە قۆناغی کۆتاییدایەکە ئێستا لەوەداین کە بتوانین ئەوانە تەواو بکەین. بە هیمەتی هەموو لایەک دڵنیام ئینشاڵڵا ساڵێکی پڕ لە سەروەری و سەرکەوتن هەم بۆ خوێندکاران و پرۆسەی خوێندن و هەم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەسەر هێزەکانی داعشە. بەخێر بێن. تاوان ئەمڕۆ یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندنمان لە گوندی داریکەلی کە گوندێکی مێژوویە و شوێنی مەلیکی کوردستان مەلیک مەحموودە لێرە زەنگمان لێدا. خۆتان نەزان قەیرانێکی دارایی زۆر و وەزعێکی سیاسی ناسک و هەروەها شەڕێکی نەگریزی خێ وڵاتەکەمانی گرتووە. تەسیراتی کردوە سەر هەموو جونگەکانی ژیان، هەم حکوومیەکان، هەم تایبەتیەکان، هەم بازار. لە بۆ ڕێمەوەکو مامۆستایان پەیاممان دووپات کردوێتەوە. تەسیراتی سلبی هەبووە، بەڵام بە هەموو هیمەتێک بە دڵسۆزی مامۆستایان هەوڵەدەین ئەم ساڵ پشتیوان بخوا
و بۆ پشتیوانی هێزی پێشمەرگە و حکوومەتی هەرێم نەهێڵین مناڵانی کورد لە خوێندن بێبەژن کەم کورتەکان بە هێز و بازی خۆمان چارەسەر بکەین. سەبارەت بە مەسلەی کێشەکانی دائمین نەبوونی بینایە و خۆتان زان وەزعی دارایی وڵاتەکەمان زۆر باش نییە و بودجە نادێت لە حکوومەتی ناوەندەوە جگە لەوەش کۆمەڵی کێشەی ترمان هەیە. هاتنی عەرەبە ئاوارەکانی سووریا ئەمانە هەمووی ڕویان کردوتە هەرێمی کوردستان لەبەری وەزعی ئاسایشمان لەخوا بەزیابێت پشتیوان بە هێزەکانی هەم پێشمەرگە هەم پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆ ئەمن و ئاسایشێکی باش بەرقەرارە. ئەمانە دێن مەساڵحیانەیە دێکیانیان ڕائەکەن لە دەستی تیرۆر. ئێمە پێویستە هاوڵاتی عێراقن هاوکاریان بین شوێنیان بۆ بکەین. ئەمە تەسیرێک کردووە و ئەم ساڵیش تا ئێستا بینایەکی قوتابخانەمان تەواو نەبوو بۆی بۆ ساڵی نوێ کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی بەکاری بێنین. گرنگە ئێمە ئەوەی هەبێت چارەسەرێک بدۆزینەوە بۆی مناڵەکانمان وەنەوەی دوا ڕۆژمان لە خوێندن بێبەش نەبن. ئەویش بۆمان بکرێت ئەگەر قوتابخانەکان بکەین بەسیە دەوامیش کە ئەمە لەم خۆناغەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە و پشتیوانی حکوومەتێکی. سەبارەت بە پرسیاری دۆمت مەسلەی مۆڵەتە هەموو داوائیرەکان و هەموو جومگەکان و ئەوەی مەسلەی مۆڵەت هەیە، بەڵام هەتا ئێستا 300 مامۆستا وە زیاتر مۆڵەتیان کردووە. مەرجنی ئەوانە هەمووی بۆ چوون بە دەروی وڵات بۆ خارج بە هەندێک کار و کاسبی ترەکە لەبەروی موچەکەیان دواکرێت ئەچێتە ناو بازار دوکانێ دانیان ئیشی ترەکە ئاماری فەرمینیە لەبەروی ئەمڕۆ 15 مانگە ئەخیر ڕۆژی پێشکەشکردنی مۆڵەتی بێموچێ. هەر لە مەراسیمەکەدا سەرۆکی یەکێتی مامۆستایانی لقی سلێمانی پیرۆزبایی خۆی ئاراستەی سەرجەم مامۆستایان و قوتابیان و خوێندکاران کرد بە بۆنەی ساڵی نوێی خوێندن و دڵنیاییدا بە مامۆستایان کە هاوکاریان دەبن لە پشتگیریکردنیان و هیوادارن مامۆستایان بەردەوام بن لەوانەوتنەوە بۆ ئەوەی ئەوانی ژوەک پێشمەرگەیەک شانبەشانی برا پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ و ئەمان بە هەمان شێوە لا خوێندنگە و قوتابخانەکان خزمەتی خوێندکار و قوتابی و منداڵی پێشمەرگەکان بکەن. ساڵی نوێکردنەوەی دەرگای خوێندنگەکان جوانترین پیرۆزبایی ئاراستی سەرجەم مامۆستایانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتیە ئەکەمەوە هیوادارم ئەم ساڵ بێتە ساڵێک کە پڕزانست و زانیاری بێت بۆ خوێندکارەکان و هەروەها پڕ ئارامی و ئاسایش بێت بۆ هەرێمی کوردستان و لێرەوە ڕێز و سپاسی مامۆستایانەگەی نەهێزی پێشمەرگەی کوردستان و سەری ڕێز و نەواز دانیوێنی بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و بەرەنگاربوونەوەی تیرۆریستانی داعش جێگای خۆیەتی لێرەوە ئێمە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لەم قۆناغی ئەمڕۆکە لێوان لێ و پڕاوپڕە لە ناڕەزایی لە گلەی و گازندە لە بێئومێدی لە هەڵچنینی هیواکان و نەگەیشتن بە ئاماج ئەمانە هەمووی هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان لە ناویشیانە مامۆستایان پێوەی دەناڵێنن گرفتیان هەیە، گرفتی بێموشەیی هەیە، گرفتی باشکردنی گوزەرانی ژیان هەیە، گرفتێ لە بواری پەروەردە، گرفتێ لە زۆربەی زۆری سێکتەرەکانی ژیان بووە داواکانین بۆ ئەم ساڵی ئایندە ژیان بە ئاراستەیەکی باشتر و چاکتر گوزەران بکاوە، بار و ژیانی مامۆستایان بەرەو باشتر و چاکتر بڕوات وە ساڵی کۆتایی هێنانی قێرانەکان بێت وە ساڵی گەیشتن بە خواست و ئاواتەکانی هەرێمی کوردستان بێت و بۆ خوێندکارانیش هیوادارین ساڵێک بێت کە پڕبێت لە زانست و زانیاری و فێربوون و پەروەردەکردن وە ساڵێک بێت خوێندکاران بتوانن ئاواتەکانی خۆیانی تیابی هێنەدی و هەمویان لە کۆتایی ساڵ ئەنجامی باش بەدەستبێنن و مامۆستایان دڵنیاین ئێمە کە مامۆستا ئەو ئەرکە پەروەردەیە کە لە سەرشانێتی ئەیگەێنێت و دڵنیاشین کە خوێندکارانیش پێ ئەگەێنێت، بەڵام ئەمە پێویستی بەوەیە کە جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان باشتر و چاکتر بڕوانێتە گوزەران و ژیانی مامۆستایان. بۆیە دووبارە داواکارین لە وەزارەتی پەروەردە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی کە کێشەکانی مامۆستایان لە ڕووی داراییەوە چارەسەر بکەن تا باشتر و چاکتر بتوانن خزمەتکەن لە بواری پەروەردە. شانی باسکردنە هەر لە مەراسیمەکەدا چەند گۆرانی موزیکێک پێشکەشی ئامادەوان و مامۆستایان و خوێندکاران و میوانان کرا لەلایەن تیپی موزیکی یەکەی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژئاوا و دواتر پێشانگایەکی هونەری لە قوتابخانەی داریکەلی بەسەر کرایەوە. قوتابخانەی داریکەلی بنەڕەتی لە ساڵی 2006ەوە دروست کراوە و گوندی داریکەلی لانکەی سەرهەڵدانی حکوومەتی مەلی محمود بوو، هەر بۆ هۆیشەوە یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن لەو گوندا لێدرا. سروش عەبدوو، تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی.